دوانەکەی شنماڵە گەورە سەرە و خوارە ڕۆی بە پێچ و دەورە تۆ بار و ناچی وێنەی بلووری ئاوی زندەجی گشارە زووری لە ڕاگوزەرتە بەدڵی پرخەمە ڕۆژی ڕووناکە لێ کردومە بەتەمە هۆی کارگەڕی لە پێداویستیە هەرە لە پێشینەکانی بنیادنانی هەر شارێکە، چونکە پێویست بوو پاشا لە جەمسەرێکەوە یاخود لە شوێنێکەوە دەسەڵاتەکانی خۆی واتە دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی و قەزایی بەکار بهێنێت. ئەمەش لە شاری سلێمانیدا دیاریدا کە شوێنێکی لەبار بوو بۆ ئەم مەبەستە و لەگەڵیدا ڕۆشت و پەرەیسەند. شوێنی استراتیژی برایم پاشا شوێنێکی لەباری لە ڕووی ئاسایشەوە هەڵبژارد تاوەکو توانای هەڵسوڕان و هاتوچۆی هەبێ. ئەمەش بێگومان لەم شوێنەی سلێمانیدا زیاتر بەدی دەکرێت تاوەکو قەڵاچوالان بە پاڵپشتی ئەو ڕێگابانانەی کە دێنەوە سەر شوێنەکەی سلێمانی، بە تایبەتیش سلێمانی شوێنەکەی لە جێترە لە چاو خەڵاچوالاندا، ئێجگار لە دوورکەوتنەوە لە هێرشی ئێرانیەکان کە لە قەڵاچوالان بوون زیاتر نزیک چەپۆک و دەستدرێژی ئێرانیەکان بوون. بۆ نمونە ئەڵێن پیرمەنسوور ماهی سوورە، مانگی سوورە، ئەم شتانە نییە. وەکوتم لە دیوانی سالم لە دیوانی نالی یەک دوو جار هاتووە، هەتا لە شەڕەکەی عەزیزبەگی بابان لەگەڵ دەسەڵاتدارانی عوسمانی ئەو شیعرە بەناوبانگ و درێژەکەی سالمدا ناوی هاتووە، گەڕەکی پیرمەنسوور هاتووە، ناوی هەر پیرمەنسوورە. ئەمجام پیرمەنسوور لەو کتێبە باسەکە ئەڵێ هاتۆتە بن ئەو دارە و توێتی ژیان ئەو هایە مەسەلەن ئاهێکی لێ هەڵساوە، گەڵای ئەو دارە هەموو وشک بووە، پاشان ئاهێکی تێ هەڵکێشاوە، گەڵاکان هەموو کەسک بوونەتەوە. ئەمە ئەفسانە بێ ئەفسانە نەبێ بەس ماوەتەوە ناخ ئەو خەڵکی ئەو سەردەمە بڕایان پێکردووە. ئەو کاتە شوێنەکە ناوی دارەوەردان بووە، دارەوەردان و پەیوی وەردان لە لەهجەی زۆر لەهجەی کوردی ینی بەرد بووە بێتە با، دارەوەردان ینی دارەبەردان. هەتا لە شێعرەکەی سالمیش دیارە شوێنەکە بەردەڵان بووە، دارێکی لێ بووە، کانەیەکی لێ بووە، بەرد بووە. لە شێعرەکەی نالی باشی وشکە کەڵەکی بەردەکانە کە دیارە ئەو دەمەش هەرماوە ئەوە. لە شێعرەکەی نالیش دیارە خەڵکی دڵشکا و ئەمانەی سلێمانی چونەتە سەری. بەس بەداخەوە دارەکەی پیرمەنسوور لە لێکدانەوەی دیوانی نالیدا مامۆستا عەبدولکەریم مودەڕیس و مامۆستا محەممەدی مەلاکەریم دارەکەی پیرمەنسوور داری منسووری حەلاج لێکیان داوەتەوە، بەخۆی منسووری حەلاج نی، ئەبوو منسووری حەلاجە. دارەکەش هەر دارەکەی سلێمانیە، تا نالی وەکو گوتم ئەڵێ پیر و ئوفتادە نەبووە دارەکەی پیرمەنسوور. تا ئێستا وا بزانام ناو خەڵکی سلێمانی زیاتر دارەکە بەناوبانگە. عەقڵیەتی سەیر چۆنە؟ من حەزەکەم شتێکت پێ بڵێم. یەکێک لەو مەدرسە گەورانەی کە لە فەڕەنسا مەدرسەی ئەنترۆپۆلۆژی فەڕەنسی پێی وایە کە بنیادی دروست بوون 100 ساڵی ئەوێ بۆ کامڵبوونی شار، بۆ ئەوەی شارێک کامڵ بێ. من ناگەڕێمەوە بۆ ئەو مێژووی کە شەمحەمەی خاڵ کاتی خۆی مەقالەیەکە نووسە لە یادی دروستبوونی سلێمانیە، ناوی ئەنێ السولەیمانیەة وعیدها المئتان. باز لەوە ئەکا کە دوو سەرەتا هەیە بۆ ئەم شارە. سەرەتایەکیان ئەوەیە کە با بڵێن بنەچەی سلێمانی گەڕەکی مەڵکەنی ئێستا بووە
کە دێبەوە کاتە پێم تۆ دەی مەڵکەنی و لە کاتی پاجدان لە هەڵکەندنی سووری ئەو منتیقەیە کە لە نیەتی دروستبوونی سلێمانیا بوون مستیلەیەکیان دۆزیوەتە لەسەری نووسراوە سولەیمان لەسەر مستیلەکە لەمەوە ناویان ناوە سلێمانی منتیقە شارەکان لەو ناوە سلێمانی یان سلێمان بە کاتی خۆی سلێمان بەجی بابان کە شارەکەی دروست کردو بە ناوی ئەوە ناویان ناوە سلێمانی ناگەڕێمە بۆ ئەو مێژووە باز لەو سڕاع عیلمیە کە باز لەو مەدرسە عیلمیانە کە باز لە دروستبوونی بنەچەی مەدرسەی بابانەکانەکە گەورەترین قۆناغ زێڕینترین قۆناغ بە بەهاترین قۆناغ لە مێژووی ئەدەبی کوردیە ئەدەبی کلاسیکی کوردیە کە بنەچەکەی کە بنەواشەکەی مەدرسەی بابانەکان سێکوچکەی بابانەکان نالی و سالم و کوردی دروستیان کردووە ئەو کامەڵبوونی عەقڵیەتە لەناو شیعرەکانی کە لە مەدرسەی ئەنترۆپۆلۆجیای فەڕەنسی باسی ئەکا کە تەحلیلی ئەەکەی لەگەڵ ئەهێنیتەوە یەک لەگەڵ ئەم شارەیە دروستبوونی ئەم شارەیە ئەو کامەڵبوونە لەناو شیعرەکانی نالیە بینیتەوە هەندێک پێی وایە خودی ناوی شاری سلەیمانی بۆ ناوی سلێمان ئەگەڕێتەوە کە ئەمان ئەشێ ڕاستترینیان بێ بەڵام ئەوەی کە پرسیارە لێرەدا کام سلێمان بە ناوی کام سلێمانەوە کرابێت چکە ئێمە ناو سلێمانمان زۆرە لە سەردەمی ئیبراهیم پاشای باباندا کاتێکە شار بنیاد دەنرێت چکە خودی باپیری سلێمان پاشا خودی باپیری ئیبراهیم پاشا سلێمان بەبەی گەورەیە کە هەندێک لە بۆچوونەکان پێیان وایە کە ئیبراهیم پاشای بابانە بێ بە ناوی ئەم باپیرە گەورەی خۆی و ناوی سلێمانی نابێ و سلێمان پاشایی بچووکی شمانەیە کە ئەوش هەرێکێکی لە باپیرەکانی کە ئیبراهیم پاشایە ئەشەی ئیبراهیم پاشا بە ناوی ئەویشەوە ناو نابێ لە کاتێکە ئێمە کوڕی ئیبراهیم پاشاشمانێک کە ناوی سلێمانە هەندێک پێیان وایە کە لە خۆشەویستی کوڕەکەی ناوی نابێت سلێمان وەک ئاماژەمان پێدا ئیبراهیم پاشای بابان لە شاری بەغادا گەورە بووە لە سەروبەندی چوونی ئەو مانەوەی لە بەغادا یەکێ لە والیا دەستڕۆشتەکانی دەوڵەتی عوسمانی کە والیەتی بەغای پێست پێداوە سلێمان پاشای درێژ بووە کە زۆر دۆساتی لەگەڵ ئیبراهیم پاشادا هەبوو و ئیبراهیم پاشا زۆری خۆشویستوە هەر بۆیە کاتێ دەگەڕێتەوە و میرایەتی بابان وەرەگرێ و قسە لەسەر دروستکردنی شاری سلێمانیەکە گوایە لە خۆشەویستی سلێمان پاشای درێژ ناوی سلێمانی لەسەر دانرابێت کە بە ناوی ئەو سلێمان پاشای درێژەوە بێ سلێمان پاشای مەقۆلیشمان هەیە و زۆرێک لە بۆچوون و ڕای کە هەیە بۆ نمونە هەندێک پێیان وایە لە کاتی هەڵکەندنی بناغای شاری سلێمانیدا گوایە ئەنگۆسیلەیەکیان دۆزیوەتەوە کە ئەنگۆسیلێ و دەمە هەم ئەنگۆسیلە بۆ هەم مۆریش بووە ختم بووە گوایە سلێمانی لەسەر نووسراوە وەک پیرۆزیە گوایە مانگۆسیلەکەی حەزرەتی سلێمان بێ بۆیە لە خۆشەویستی و پیرۆزی حەزرەتی سلێمان ناوی شارەکان بە ناوی سلێمان یا سلێمانیەوە کە دوای گۆڕاوە بە سلێمانی ناو نابێت. مستەر ڕیچ کە ساڵی 1920 هاتۆتە سلێمانی واتە 26 ساڵ پاش دروستکردنی شارەکە ژماری دانیشتوانی بە 10,000 کەس خەمڵاندووە. دوای ئەوە شەڵێت سلێمانی 2000 ماڵی ئیسلام 130 ماڵی جوولەکە 9 ماڵی دیانی کلدانی 5 ماڵی ئەرمەنی تێدا بووە. کۆی ماڵەکان ئەکاتە 2144 ماڵ. ئەگەر هەر ماڵێک بە 5 کەس دابنین ئەکاتە 10,720 کەس. بە گوێرەی ساڵنامەی عوسمانیش لە ساڵی 1970 ژماری دانیشتوان 8,702 مسلمان و 360 نامسلمان کە ئەکاتە 8,963 کەس. سەرچاوەکانی تر لە ساڵی 1930دا ژمارەی دانیشتوانی هەموو ناوچەی سلێمانیان بە 51,600 کەس داناوە کە 48,600 یان مسلمان و 900 یان دیان و 2,100 جوولەکەن. ژماری دانیشتوانی شاری سلێمانیان بە 26,000 کەس داناوە. لەوانەش 24,825 کەس مسلمان و 1,000 کەس جوولەکە و 175 دیانن.
لە سەردەمی ئینگلیزدا بە گوێرەی ڕۆژنامەی پێشکەوتن ساڵی 1920 ژمارەی ناوچەکە بە 62,722 کەس دائنێ، دانیشتوانی شاری سلێمانی بە 10,000 کەس داناوە. ساڵی 1925 بۆ 1926 سلێمانی خۆی بریتی بووە لە 13 تا 14,000 کەس. دوای ئەوە لە کاتی حکوومەتی عێراقدا و لە ساڵی 1927ەوە سەرژمێری دەستی پێکرد. چونکە پیرە مەگرون بە خۆی چاکە ناوی گدرونە، گدرون لە شعری نالی هاتووە. نالی چی هەڵێ؟ هەڵێ لە سایەی شخصێکی بڵند ببورن، لە سایەی شخصێکی بڵند ئاسوودەیە شارێ، بەڵێ ختی سلەیمانی سەوادی دڵی گدرونە، یعنی چایەکە ناوی گدرونە. ئەم چایە ناوی وەکوتم لە شعری لە شاعرانی بابان ناوی هاتووە، ڕیچ باسی کردووە، ڕیچ زۆر باسی گدرونەکە. پێشتریش لە سەدەی 16 لە گەشتنامەی عوسمانی ناوی هاتووە. ئەم چاوە ناوی گدرونە، گدرونیش لە کوردی بۆتە گورون، ئەو گورونەش ئێستا ناوە باوە. پیر مەنسوور کەنگی بوو مردووە، ناوەڕاستی سەدەی 12 کۆچی 12 زاینی ببوورە، ناوەڕاستی سەدەی 12 بەخۆی پیرشالیار 501 مردووە، ئەکاتە 1106. دایمەن بڵێن مرید و دەروێش و شوێنکەوتەکانی 30 ساڵ پاشەوە ئەمرن و لە سەرچاوەکەش هاتووە هەر لە ناوەڕاستی سەدەی 12 زاینی مردووە. ئەوە دیارە مەسەڵەن باوە شاسوار دەوروبەری ساڵی 1160 مردووە. ئەمجا بەزاینی ئەمە هەمووی سەدەی 12 زاینیە. بەس مڵکەندی ناوی لە سەرچاوە ناهاتوە. بەس من ئەوەندە ئەڵێم گەڕانەوەی مەڵکەندی بۆ مەلیکندی هەڵەیەکی زۆر گەورەیە، زۆر گەورە. ئەمە زۆر کەس بەداخەوە لەم کوردەواری ئێمەدا ئەم هەندێک نووسەر و ئەمانەی وە بەس ناوەکە وەرەگرن، ناوەکە لێکی ئەدەنەوە مەلیکندی، ئەمە مەلیکێکە لە هیندەوە هاتووە. لە دەڤەری بڵێن بەهدینان ناو یەزیدیەکانەوە هەیە، ئەشکەفت هیندی هەیە، ئەشکەفت هیندی، ئەڵێن ئەمە مەلیکێک لە هیندەوە هاتووە بۆتە یەزیدی، لەو ئەشکەوتە ماوەتەوە بۆتە ئەشکەوت هیندی. ئەمە ئاگان لەوە نییە لە مێژووی کورد ئێمە 3 میری گەورەمە ناوێن هیندیە، وشەی هیندی کوردی هیچ پەیوەندی بە ناوی هیندی ئێستاوە نییە، هەر ناوی هیندیە. باوەڕتە بێ میرێکمانەیە لە سەدەی 12 ئەویش لە سەدەی 12 لە سەردەمی سەلجوقی ناوی میر هیندیە یان مەلیک هیندی. شاعرێکی عەرەب هەیە قەسیدێکی پێ هەڵداوە، یەکێکە لە شاکارەکانی ئەدەبی ستایش لە ئەدەبی عەرەبیدا، بە پێی ئاخەفتنی مەحەممەد بەهەجل ئەثەری لە نوێیەکان، بە پێی هەڵسەنگاندنی عیمادی ئەسفەهانی لە نووسری کتێبی خەریت العەصر لە سەدەی 12 ژیاوە. دوور نییە، ئەمەیان من بەڵگەم نییە، هێشتا ئەمە لە قۆناغی ساخکردنەوەم، بەس من دڵنیام لەوەی کە مەلیکندی پەیوەندی بە هیندەوە نییە، دوور نییە ناوی میرێکی کورد بێ و زۆر نزیکە ئەمیرەش بێ، بەس ئەمە ناتوانانی تۆ بڵی ئەمە وایە، بەس دوور نییە ئەو هابێ. و ئێمە دەزانین وەکو لە بەڵگەکان باسمان کرد، مەڵکەندی پێش دامەزاندنی سلێمانی هەبووە، ئیبراهیم پاشا و پێشەویش مەحموود پاشا هاتنە مەڵکەندی، ئەنی لەوێ ئەگەر گوندیش نەبوو بێ هەر ئاوەدانیەک هەبووە، هیچ نەبێ هەندێک خانوو هەبووە. بەڵێ ئەمین زەکی بەگی مێژنووسی گەورە ئاماژە بۆ دەدا کە خودی ناوی شاری سلێمانی لە شارە کۆنەکەی پێش شاری سلێمانی کە سلێمانی لەسەر بریان ناو کە ئاماژەمان پێدا شاری سێلۆنا ئەبێ لەو سێلۆنایەوە هاتبێ و بە بەروری زەمن گۆڕانکاری بەسەر وشەی سێلۆناکە هاتبێ ببێت بە سلێمانی، کە ئەمە بۆ چوونی مێژنووسی گەورە مامۆستا ئەمین زەکی بەکە کە ئەو وای بۆ دەچێت. بۆچوونێکی کەمانەیە هەرچەند بۆچوونێکی لاوازە، یاسین عومەریە مێژنووسی عەرەب ئەو پێی وایە کە خودی ناوی سلێمانی ئەگەڕێتەوە بۆ یەکێک لە والیەکانی شاری مووسڵ بە ناوی سلێمان پاشای جەلیلی. گوایە سلێمان پاشای جەلیلی دۆستی نزیکی مەحموود پاشای بابان بووە کە مامی ئیبراهیم پاشایە و
پێشتیش ئاماژەمان پێدا کە پێش دروستکردنی شار لە ساڵی 1970دا لە قشڵی سلێمانیا قەڵایەکی دروستکرۆ گوایە ئەو قەڵایش لەسەر داوای سلێمان پاشای جەلیلی والی حاکمی ویلایەتی مووسڵ کە داوای لە محموود پاشا کرد بە لێوێدا ئەو قەڵایە دروستکە بۆ خۆشەویستی ئەو ناوی شاری سلێمانیان بە ناوی ئەو سلێمان پاشای جەلیلیەوە ناو نابێ بەڵام ئەمە بۆچوونێکی لاوازە ئەو بۆچوونەی کە زیاتر پشتی پێدەبەسرێ ئەو بۆچوونەیە کە زۆرێک لە مێژ و نووسانیش لەسەری ساغ بوونەتەوە کە خودی ئیبراهیم پاشا لە خۆشەویستی باپیرە گەورەی کە سلێمان بەبەیە میرپاشای سلێمان بەبەی میری بابانە بە ناوی ئەوە ناوی شارەکەی نابێت. حەمدی لە شیعرێکدا بۆ سلەیمانیەڵێ هەر ببێ ڕەبی سلەیمانی بمێنێ قەومی کورد وەرگەڕان بادانەوە ئیشی ئەوانە دەست و برد قەت نەترس و هیچ نەپرس و مستەقیم و متتەفیق زیرەک و چالاک و لێدەر عادەتە ئەمسالی گورد هەر بەلام باشە محەقیق بوو کە باش و بێغەشن گەورەکانی بابێتە خاتری ئەنسافی ورد قەومی تر گەر ئیعتیرازی گەورەکانی کرد بڵێن گوڵ دەبێ خاری ببێ مەیبیوتی ئەخلات و ورد نوتفەی ئاسۆرە ئەم قەومە لە خەڵقی کابوڵن شیرەخۆری شێرخۆرێکە سەخی ئەمماز و گورد گەر وەکو ئەهلی وڵاتان ساحبی سەروەت ئەبوون گۆی هونەریان هەر بە شەق بێشک لە مەیدانە ئەبرد حەمدی لە کەی شادی ئەم قەومە لە دنیادا چییە دوو سەگی پیسی ڕەزیلە کاشکێ هەردوو دەمرد. ناوی سلێمانی ئەمە کێشەی ئەمەی کورتچێ ئێمە هەر شتێکی کوردەواری نەبێ پێمان ناخۆش هەوڵە دەی ناویشتری بۆ بێنین بە پێی سەرچاوەکان بە پێی ئەو سەرچاوانەی وە کە سەرچاوەن و جێ باوەڕن و هەر لە چوارچێوەی ڕووداوەکەش دێت ئەم ناوی سلێمانی بە ناو سلێمان پاشای والی بەغداوە هاتووە چونکە ئیبراهیم پاشا لە بەغدا بوو دۆست و نزیکی سلێمان پاشای والی بەغدا بوو ئەویش ڕای سپار ببێتە میری سلێمانی و ئەویش کردیە میری بابان و ئەویش نردیەوە بۆ قەڵات چۆلان بەس بەداخەوە ئیتر چۆنکە ئەم والیە والەیەکی کورد نییە و مەملوک بووە والی بەغدا بوو زۆر مەسەڵەن کورد پیان هەوڵە دەن ئەڵێن ئەمە بە ناوی سلێمان پاشای گەورەی باپیرانەوە بۆ یان بە ناوی سلێمانی کوڕیەوە بووە ئەڵێن لە کاتی هەڵکۆڵینی سلێمان نازانم خەتمێکیان بین و هەنگوستیلێکیان بینی و حەزەتی سلێمان مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئەڵێ بە ناوی شاری سیلوانە بووە ئەمانە هیچی باوەڕ ناکەم بەو شێوەیە بێ ئەو دەقە هاوچەرخەکان و وەکو بڵێ چوارچێوەی ڕووداوەکە و لۆژیکی ڕووداوەکەوە بۆ ئاڕستە ئەمان بە باشترین و نزیکترین و بڵێن معقولترین هۆکاری ناونانی سلێمانی بە سلێمانیە بەهۆی سلێمان پاشای والی بەغداوە بوو ئەوە بەدیتنی من و هەندێک لێکۆڵی تریش بەس ئەمانەی تر ئازادن چ بۆ چونویشان هەبێ ئەمەی کەڵن چواردە یانزە درەنگە یعنی کات زۆر جار ئێمە من خۆم یعنی بە کردیومە بە تایبەتی لە ساڵی ئەغڵب لە پەنجاکان و شەسەکان هەر لە مانگی دەوە پڵەیە یعنی لە مانگی دەوە سلێمانی سار دەبووە مانە لە ئەواخریدا بە تایبەتی زۆر جار هەرچەند خۆی حەقە پەڵە بڵین لە دەوری 4 و 5 یانزە و ئەمانەیە حاڵی بووی بەڵام سلێمانی زۆر پەڵەی تەنها هەتا بەفرە گەورەکەی سلێمانی هی ساڵی 1970 کە من باوکم تەوان گەورە بووە تەمەنی دەوری 16 ساڵ بۆ ئەو کاتە کە ئیگێڕێتەوە ئەڵێ پەڵەی یا لە مانگیدا لە یانزا کردی بە بەفر ئەڵێ حتا چوینە مانگی 4 هەر بەفر باریوە ئێجا تۆ حساب کە لە وەختی هینا لە 4 یانزە مەسەلا من لە دێ بووم خانووی قوڕ کراوە خانوو کراوە ئەم بابەتان لە شاری شەروا بوو لە تقریبا لە 9 ڕەنگە بڵین تاک و هەفتەیەک لە مانگی دەوەبانە مەسەلا ئەواخیرەکەی بۆ کۆتایی بۆ خەڵک کە دەستیە خانووکردنوانە لە وەختی باران بڕان و دەستیە کرد
یعنی بارامبران لە ئەواخری پێنج لە ناوەڕاستی پێنج بەولاوە خەڵدەستێکرد بە خانوکردن و ئەم بابەتانە خوشبڕین و لە ناوەڕاستی هاوی ناخانویەکرد و بە پاییز گڵەبانشتیانەکە تەواو بۆ ئەم بابەتانە مش عقل نای بڕێ کە بڵین لە چواردەی 11 دەستکراوێ بە بیناوی دوانە. وا دیارە سلێمانی کۆن لە ژووری گەڕەکی مەڵکەنجیەوە واتە مزگەوتەکەی ئێستای عەلی کەمال دەستی پێکردووە. بەرەو خوار هاتووە تاوەکو گەڕەکی پیرمەسووری ئێستا، اینجا بەرەو ڕۆژەڵات تا گەڕەکی سابونکەران و بە تەواوەتی تا مزگەوتەکەی ئێستای حاجی شێخەمین کە ئەوسا بابانەکان لە قەراغ شاردرووسیان کردووە. لەوێوە بەرەو خوارەوە بۆتەوە لەلایەکەوە بەرەو شوێنی مزگەوتی ئەوڕەحمان پاشا یاخۆت مزگەوتی سەی حەسەن کە ئەمڕۆ کتێبخانەی ئەوقافی تێدایە. اینجا بەرەو خوار بۆتەوە بەرەو شوێنی قاوەخانەی سەرچیمەن واتە بۆ نزیک مزگەوتێکی تری ئەوڕەحمان پاشای بابان یاخۆت مزگەوتی شێخ ئەوڕەحمانی ئەبوبەکر کە ئەمڕۆ مزگەوتی شێخ بابا عەلی قەرەداغی پێڵێن. لەوێشەوە بەرەو خوار بۆتەوە بەرەو شوێنی خانەقای مەولانە کە مەحموود پاشای بابان لە ساڵی 1816 بۆ 1870دا بۆ مەولانە خالدی نەقشبەندی دروست کردووە. لەلایەکی تریشەوە سلێمانی بەرەو سەرای ئێستا هاتووە. ماڵی میر و پیاوە گەورەکان لە دەوروپشتی سەرای ئێستا بوون، بە تایبەتی ماڵی میر نزیک بە جێگای حەمامی فاتمەخان بوو کە ئێستا نەماوە و پێش چەند ساڵێک ئستیملاک کرا و خرایە سەرسەرە. سەرای کۆنیش هەر لە شوێنی سەرای ئێستادا دروست کراوە. ماڵی میر لە سەراوە نزیک بووە. اینجا خان و لەوێوە بەرەو ڕۆژاوە تا مزگەوتی گەورە ڕۆیشتووە کە ئەویش ئەوسا قەراغی شار بووە. باز لە بەلاغەتی نالی ناکەم، باز لە زمانزانی نالی ناکەم، باز لە یەک خاڵی ئەەکەم کە زۆر گرنگە بەلامەوە ئەوش عەقلیەتی ئەرشیفی نالیە، یعنی ئەرشەفەکردنی ئەم شارەی نالیە. تۆ دقت بە ئەو چامەیە کە هەیەی لەگەڵ سلێمان بەگی عەبدوڕەحمان بەگی سالم لە دوای 1844 کە ئاسایش و ئەمنی ئەم مەنتیقەی ئەم سلێمانی تێگەچێ کە نالی لە سەفەری حەج و بڕیاری ئەوە ئەدا نەگەڕێتەوە ئایا مەقامی ڕوخسەتە لەم بەینە بێمەوە یا مەسلحەت تەوەقوفە تا یەومی نەفخی سوور. یەومی نەفخی سوور ڕۆژی قیامەت ئەڵێ بێمەوە باشترە بە پرسیار ئەکە لە عەبدوڕەحمان بەگی سالم ئەڵێ بێمەوە مەقامی ڕوخسەتەکە لە سلێمانی مەجای ئەوم ئەدا بێمەوە یا مەسلحەت تەوەقوفە بوەستم لێرە و دانیشم و تا یەومی نەفخی سوور نەیەمەوە. ئەو بێ طبعاً ئەمانە زانی نالی کە لە مەنتیقەی شام وفاتی کردووە. ئەو چامە کە ئەنووسێ من هەرگیز بە نامەیەکی سادەی تێناگەم، هەرگیز بە نامەیەکی سادەی تێناگەم. عەقڵیەتی نالی ئەوەندە گەورە بووە، دووشتی زۆر گرنگە کارنا ئەم چامەیە. یەک، هەموو پەسنەکانی سلێمانی تایە، هەوڵی ئەرشەفەکردنی ئەم شارەی داوە بە هەموو شتەکانەوە. ئەهلێکی وای هەیە هەموو ئەهلی دانشن، هەم ناظیمی عقود، هەم ناظیمی عقودن، هەم ناظری ئومور. ئەزانی ئەهلی دانش یانی زانست و زانیاری، هەم کارزانن، هەم هۆنەرن، شاعرن. ئەزانی هەم ئەهلی ئیش و کار و دەزڕەنینن، هەم خەریکی عیلم و زانستن. تەسەوور بکە. ئەوەی زۆر گرنگە بەلای منەوە لەم چامەی نالیە یەکەم شت خۆشەویستی و ئینتیمایەتی بۆ ئەم شارە. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زود پەیک فرستادەیە. تەسەووری ئەوە بکە ناڵێ بە قوربانی خۆت بم سلێمانی. تەشبیهی چی کردووە؟ ئەی بات باکە تەشبیهەکە بە ئینسانێکەوە. ئەم ئینسانە لەسەر ئەرزی سلێمانی ئەڕوا تۆز و خۆڵ لە قاچی بەرزەبێت، تۆڵێ بە قوربانی و تۆز و خۆڵم.
حەزرەتی نالی لە بەشێکی چامەکەیدا بۆ سلەیمانی ئەڵێ قوربانی تۆزی ڕێگەتم ئەی باتی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکەت خەفی و هەوا خوا و هەمدەمە وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەڕەڕی قەلبی وەک تەنور گاهێ دەبی بەڕەوح و دەکەی باوەشێنی دڵ گاهێ دەبی بەدەم دەدەمێنی دەمی غرور مەحوی قبوڵی خاتری عاتر شەمیمتە گەردی شیمال و گێژی جەنوب و کزەی دەبور سوتا ڕەواقی خانەی سەبرم دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی زیکرێکی یاسەبور هەم عنانی ئاهم و هەم ڕیکابی ئەشک ڕەحمێ بەم ئاه و ئەشکە بکە هەستە بێ قوسور وەک ئاهەکەم دەوان بە هەتا خاکی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور بەو ئاوە خۆت بشۆ لە کودوراتی سەرزەمین شاد بن بە وەسڵی یەکدی کە تۆی تاهیر ئەو تەهور ئەمجا مەوەستە تا دەگەیە عەینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێ بەڕۆشنی فەورانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشێن وەک شیهابی نور یا چەشمەساری خاتری پڕفەیزی عاریفە یەنبوعی نورە دابڕێژێنێ لە کێوی توور دەموت دوو چاوی خۆمە ئەگەر بەکرەجۆیی ئەشک نەبوایە تیژ و بێسەمەر و گەرم و سوێر و سوور داخڵ نەبی بە عنبەری سارایی خاک و خۆڵ هەتا نەکەی بە خاکی سولەیمانی عوبور یعنی ڕیاضی ڕەوزەکە تێیدا بە چەندەمێ مشکین دەبێ بە کاکۆڵی غیلمان و زوڵفی حور خاکی میزاجی عنبەر و داری ڕەوەجی عود بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەینی نور شامی هەموو نەهار و فسوڵی هەموو بەهار تۆزی هەموو عەبیر و بوخاری هەموو بخور شارێکە عەدل و گەرمە لە جێگەیەکە خۆش و نەرم بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زور ئەهلێکی وەهای هەیە کە هەموو ئەهلی دانشن هەم نازمی عقودن و هەم نازری ئومور شارکە دروست ئەکرێ بۆ ئەو دەمە لەبەر ئەوەی خەڵکی نیشتەجێی ئەم شارە زیاتر خەڵکێکی مسلمان بوون یەکێک لەوانی کە دروست دەکرێت مزگەوتی گەورەی شاری سلێمانیەکە مزگەوتەکە هەر جێگای نوێژ و تاعات نەبوو بگرە مەدرسەی دینیش بۆ خەڵک لەوێدا دەرسی خوێندەوە و لەگەڵ ئەوەشدا کە با بڵێن شارەکە لەگەڵ بنیادی شارەکەشدا مزگەوتەکەش دەست پێەکەن واتە لە ساڵی 1970 دەست بە دروستکردنی شاری سلێمانی یەکرێ هەر لەو ساڵشدا کەرەستە دەخەن بۆ ئەوەی کە مزگەوت دروستکەن هەر بۆیە بە پێی زۆرێک لە سەرچاوەکان مزگەوتەکە لە ساڵی 1986ەوە دەستی پێکرد دەبێ و چەند ساڵێکی خایان دەبێت تا دروستکرا سەرتاش لە داروبەرد و ئەوە بووە نەگەوەی کە وەک ئێساکانە کە دەیبینی گەورە و فراوانە بە پێی زەمان ئەوە پێی کاربەدەسان کە هاتوون هەرێکەی لە ئاسی خۆیەوە با بڵێن چاکاریان تیا کردو تا گانۆنێتە ئەو مزگەوتی گەوری ئێستا هەر بۆی دەڵێم لەگەڵ هێنانی دانانی مزگەوت و دروستکردنی شارەکەدا کە مزگەوتیان بنیان ناو مزگەوتەکە بۆتە چاوگەیەکی معریفی بۆ شارەکە بۆ لەبەرەوەی
مەدرسەش بۆ و جێگەی کۆڕ و کۆبوونەوەش بۆ جێگەیەوە بووە لەگەڵەوەشدا مامۆستای گەوریان بووە ناو یەکەم مامۆستای گەورەش کە لە قەڵات چوارانەوە لەگەڵ خۆیان نادەگەێنن بۆ یوانە شێخ مارفینۆدەیە کە علامەیەکی گەورەی سەردەمی خۆی بووە لەوێدا هەم مەدرسەکەی بەڕێوە بردووە هەم مزگەوتەکەشی بەڕێوە بردو و خەڵکانێکی وەجێی باوەڕی خەڵکەکەش بوو و جێی باوەڕی میرانی با بڵین ئەو سەردەمەی بابانش بووە. لەشکرگا یاخۆ مەعسکەر هەر ئەو قەڵایە بووە کە مەحموود پاشای مامی ئیبراهیم پاشا 3 ساڵ پێش سلێمانی وەک قولەی حرەس بەوە پارێزگاری و ئاسایشی ناوچەکە دروستی کردووە و لەم دوایەشدا قشڵەیان پێدەوت تاکو حەمامەکەی حەماغای ئەو ڕەحمان ئاغاش کە لەو ناوەدا بووە هەر بەو ناوەوە واتە حەمامی قشڵەیان پێوتووە. مستەر ڕیچ کە باڵیۆزی ئینگلیز بوو لە ساڵی 1820دا لە بەغدا هەر لەو ساڵەدا هاتووە سەری لە سلێمانی داوە لە کاتێکدا کە مەحموود پاشای کوڕی ئەو ڕەحمان پاشای بابان فەرمانڕەوا بووە لە کتێبەکەیدا دەڵێت ئەو ساڵە سلێمانی 2000 ماڵی ئیسلام 130 ماڵە جوولەکە 9 ماڵی کلدان 5 ماڵی ئەرمەن 5 گەرما و 5 مزگەوت و 5 خانی تێدا بووە کەوا بوو ئەوسا سلێمانی هەمووی 2144 ماڵ یاخۆت خانوو بووە جگە لە مزگەوت و خان و حەمام و شتی تر. تۆ دیقەت بە لەشتی وردینەوەم شارە باسی سەرچنارەکە باشە ئەم جامەوەستە تا دەگەی عینی سەرچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و گوڵ و چنوور چەشمێکە میسلی خۆر کە لە سەد جێبە ڕۆشنی فەوەرانی نووری سافە لەسەر بەردی وەک بلور یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەدا کەوا ئەستێرەکانی ڕابکشێت وەک شیهابی نور. تەسەوور بکە سەیری گەورەی ئەم پیاوەکە باسی 4 نەوە گوڵوجیا ئەکا لەسەر چنار ئەم جامەوەستە تا دەگەی عینی سەرچنارە عین چاو نییە ئەو چاوگەیە ئەڵێ ئاوێکە ئەو مەنتیقەیە چی لێ مەنتیقەی سەرچنار پڕ لە نار یعنی هەنار نار و چنار و گوڵ و چنوور گوڵی چنوور جایەکە لەسەر چنار نییە لەسەر چنار نیەم گیایە باش ئەی بۆ باسیەکە نالی خۆ باسی لەسەر چنارەکە نا لەبەرەوەی چنوور ئەو جایە لە سلێمانی هەیە ڕاستە لەوێ نییە لێرە هەیە لە ناو شارەکە هەیە ئەزانی یعنی عەقڵیەتی وا بووە هەوڵی ئەرشەفەکردنی یاوە لە ناو ئەم شارەیە خەڵکی داهاتوو بزانن کە جایەک هەبۆ ناوی چنوور بووە با لەسەر چناریش نەبێ ئەوەندە گەورەی ئەم زاتە ئەزانی ئەنجا وەصفی ناو ئەو ئەستێرانە ئەکا کە شەوان چۆن ئەم ئاوە بە خوڕ ئەڕوا ئەم ئەستێرانە ڕەنگ ئەیانەوە بڵێن ئاوە ژوون عەکسن ڕەسم ژیراون لە ناو ئاوەکە و ئەو ئاوە ئەڕوات و چەند ساف و چەند جوانە یا عەکسی ئاسمانە لە ئاوێنەدا کەوە ئەستێرەکانی ڕابکشێن ڕاکشەون چکە ئەوەکە ڕوا وەک شیهابی نور شیهاب نەیزەکە خۆی بەیات مەقامی بەیات مەقامیشی گەورەی بەڵام ئەو بەیاتی سەفەرە طبعا ئەگەرنە بۆ کێحینیتی ئەحەی ناسر ئەحەی ناسر قەتارچی بووە سەفەرەکەش هە ناوەکەی کاڵی سەفەر قەتارچی بووە مانە ئەحەی ناسر زۆر بلیمەت بووە فەنانێکی بلیمەت بووە مانە بەڵام هینی نییە تەزیفێ لە 23 کوژراوە لە ساڵی 23 کوژراوەمانە هیچ هینی نییە تەزیل مەسا قەوان و تەزیل و جۆشتاری نییەمانە ئەڵێ زۆر باریز بووە بە تایبەتی فارسیزانێکی چاکیش بووە بابەتانە ئەت خۆی قەتارچی بووە ئەو بەیاتی سەفەرە ئەگەرنە بوو ئەو کە ئەو خاوەنی ئەو مەقامەیە ئەو مەقامی بە سەفەرە عەلی مەردان هیجرانی داناوە نزیکە لەوە هیجرانی شاسە هیجران هەر سەفەرەکەی پێوەی ئەمانە هیجرانیەکەی عەلی مەردانش بەیاتە لەگەڵ ئایشە تێکڵاو ئەم بابەتانە تقریبا بۆنێکی سەفەری ئەو ناوی ناوە هیجرانی ئەم بابەتانە ئەو بە سەفەری نەوتوە عەلی مەردان ئەحەی ناسر کە دانەری بێ هی سلەیمانیە ئەم بابەتانە چونک لەو هینا لە ساڵی لە قەرنی بڵێ قەرنی 19 پێشوبان مستەفا بەیجی کوردی پارچە شعرێکی هەیە بەحسی ئەو کاتەی هینەکانەکە گۆرانی بێژەکان و
مۆسیقا ژنەکانی ئەو زەمانەکە بەڵێ عادی بابانە کە بەحسی مەقامەکانەکە بەحسی بە سەفەری تیاریە سەفەری تیا ناکە مەسەلا لە سلێمانیە بەحزەکە ئەڵێ کە من تەمان شعرەکەم لە بەر نەماوە لاهین لە بەر نییە مەقامی ڕست هەبووە مەقامی سێگا هەبووە باسیەکە حتا برایمی مەقامی برایمی کە خاصی عەرەبە خۆی لە بەیاتە ئەمانە من لە مەساعدی مەدارم پرسی ئەبێ چۆن ئەو برایبێ وتی ڕەنگە متەئەسر بن بە مووسڵ کە جۆم گل لە هێن لە هی مووسڵاویەکان ئیسماعیل فەحام و سەی ئەمینی مووسڵی سێ ئەحمەد عەبدولقادری مووسڵی سێ ئەمینی مووسڵی هەیە ئەوان ئەو برایمی کە ئەڵێن نزیکە لەوەی بەغاوە بەڵام ئەو تەفاسیلەی کە لە ناو بەغا هەیە لە مەقامێژەکانی بەغا مەسەلا لای گوبەنچی و لای یوسف عوەروانە ئەو تەفاسیلی تیانە دووریە ئاوا بوو بێت ئەمانە مەسەلا بەحسی مەقامی قەزازەکە حاڵی بووی کە قەزاز تقریبا هینێکە پارچەیەکە لە هی ناوتراوە لە مەقامی حیجاز و ئەم بابەتانە حاڵی بووی بەحسی ئەویش هەر لە بەیاد وەرە گیرێ ئەوە ئەوە سەفەر بوو شوێ ئەڕوا بابەتان بەو ریتما ڕوامانە بەڵام هیدانی ئەو بۆ شوێت لەگەڵ ئایا نزیکترە ئەم بابەتانە ئەو تێکلیانەیە مەقامەک بەیاتە لە بەیاتەکە وەرە گیرە و بابەت أيامك دياش خايجي وسوف سلێمانی دوای دروستبوونی بوو بە مەنزڵگا و مەڵبەندی دوو پیاوی ئاینی پیرۆز کە هەریەکەش لەوانە بە ڕابەری ڕێڕەوێکی یاخود تەریقەتێکی ئاینی قادری و نەقشبەندی بوو. شێخ مارفی نۆدێ لە قەڵاچوالانەوە هاتە سلێمانی و بوو بە مامۆستای مزگەوتی گەورە کە ئیبراهیم پاشا دروستی کرد. بگرابوو بە یەکەم پیاوی ئاینی لە سلێمانیدا و بوو بە مەرجع بۆ هەموو کاروبارێکی دین. جگە لەوانەش هەمووی بوو بە ڕابەری ڕێڕەوی قادری کە لە بنچینەدا شێخ عەبدولقادری گەیلانی دایمەزراند. ئیتر دەروێش هاتن بە دەنگیەوە و چوونە ژێر ئاڵای قادریەوە تاوەکو مزگەوتی گەورەش جگە لە نوێژ و جەماعەت و نوێژی هەینی بوو بە مینبەرێکی یاخود مەرکەزێکی ئەم ڕێڕەوە کە لە هەموو شوێنێکەوە ڕویان تێدەکرد. ١14 لە دەستپێکی جەنگی یەکەمی جیهانی دام ژمارەیە زۆر کەمەکە و دێتە خوارچلەوە هەندێک لە سەرچاوەکان ئاماژە بۆ دەن کە ژمارەی دانیشتوانی خودی شارەکە هاتۆتە سەر 6,000 کەس بەهۆی ئەو شەڕ و ئاژاوانەی جەنگەوە کە هاتووە بە تایبەتی سەفەربەلک چکە سەفەربەلک یەکێک لەو ڕووداوانەیە کە زەرمەندی یەکەم لە شارە کوردیەکانە شاری سلێمانی بووە. سەفەربەلێکی ڕووداوێکی مێژووی لە خوازراوە کە تووشی شارەکە بێکاتێکە دەوڵەتی عوسمانی بۆ ڕووبوونەوەی دەوڵەتە هاوپەیمانەکان و بزات ئینگلیز بەم ناوچێدا دێت بەسەر شاری سلێماندا جگە لەوەی کە هەچی زەراعات و کەشاوەرزی ئەم وڵاتەیە دەرخواردی سوپا و ئەسپی سوپا و
سەربازەکانی خۆی ئەدا لەگەڵ ئەوەشدا دەدان بەسەر ماڵەکاندا چی با بڵێن خۆراگەی لەم ماڵانەدا ئەیبەن زائیدەن ئەوەی توانای هەڵگرتنی مەبەستم لە نێرە ئەوەی توانای هەڵگرتنی چەکی هەبێ لەگەڵ خۆیان ئەیبا ئەوەی کە ئەمێنێتەوە بریتە لە پیرەمێرد و مێینەوە زائیدەن مناڵ کە تەحتیمی شارەکە لەم خاڵەدا ژمارەی دانیشتوانەکەی لە 40,000 کەس سەوێنێتە سەر 6,000 کەس بەشێکی زۆرینەی کە وەک ئاماژەی پێدرێت سەرچاوەکان لە سەتانەوەتی ئەو گەنجانە نەگەڕانەوە هەمووی لە جەنگدا تیاچوون هەر بۆیە زۆرێک لەسەر شاعیرانیشمان بۆ ئەو ڕۆژە شومە شعریان وتووە ئەحمەدی حەمدی سەحێب خاڕانێکێک لەوانەیە بۆ هەوا ئاڵۆزە بۆچی لێڵە سوورە بۆ هەوا ئاڵۆزە بۆچی لێڵە سوورە ئاسمان جێژەڵوکەی نەکبەتە یافیتنەی ئاخر زەمان ئەم هەموو لاوە نەما من نێژان نەم باقسەیە یعنی ڕیشەی کوردایەتی بوو بۆمان نێژان جەژنی قوربانە و سلێمانی بە مەزبەحدانرا کورد مەڕن بۆیە بەجارێ هەر لەوێدا سەربڕان تەمان شارەکە دوور و درێژە هەتا ئەگاتە لێڕی کۆتایی کە دەڵێ ڕەبی مووی لێبێ زبانی پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخانی دۆزەخ بەرێ یعنی ئەوەندە کاریگەری سەفەربەرگ لەسەر خەڵکی سلێمانی هەبووە تەئسیری لە هەست و شعوری شاعرانیش کردووە هەر بۆیە بەشێک لەو شاعرانە شعریان بۆ وتووە بۆیە تەماشاکە طبیعەتی خەڵکی سلێمانی ئەزانین لەگەڵ شوێنەکانی کە فەرقێکی هەیە جا من ئەمە نازانم من جار پێم بەڵێن سلێمان چێتیەکەی بەس من ئەوە ژەکەم بەڵام هەمیشە فەرقێک هەیە ئەنی تەسەوور کە فەرقێک هەیە لە مەدای بیرکردنەوەی خەڵکی ئەم شارە لەگەڵ شوێنەکانی تر مەدای تێفکری خەڵکی ئەم شارە لەگەڵ شوێنەکانی تر تو ئەزانی حتا زوربەی زۆری زانا و کەڵە پیاوە لە منتیقەیە بوون زوربەی زۆری ئەوانەی کە لێرەژ نەبوون کورد بوون متەئەسیر بوون بە خەڵکی ئەم منتیقەیە ئەزانی زۆر یعنی من زۆر گرنگە بەلامەوە من و تۆ ئێستا کە تەلەڤیزیۆن هەیە و کە سەتەلایت هەیە و کە چوزانم ئەم هەموو تۆڕە کۆمەڵایەتیانە هەیە زۆرشت هەیە گامان لێ نییە تەسەورەکەی ئەمانە هیچ شتێک نەبووە نالی لە شە لە ناو ژوورێکا بۆ بە فتیلەیەکەوە بە چرایەکەوە ئاگایی لە وێنە کێش و ڕەسامێکی مەشهوری ئەو سەردەمەی ئێران بووە ناوی مانی بووە مانی بە حەبیباڵێ مانی نیەتی قووەتی تەسویری برۆی تۆ ئەم قەوسە بە دەستی متەنەفیز نەکشاوە متەنەفیز ئینسانە ئینسان ینی ئەوەیە کە نەفەساگە ئەناسایە ئەڵێ کاکە نەک ئەڵێ مانیش بەشەر نییە ئینسان نییە هەناسە نایە کەواتە ئەویش ئەو هێزەی نییە ئەو قووەتەی نییە ئەو پڕکێشەی نییە بتوانێت ئەو قەوسەی کە پێبێ و تێبڕۆی تۆ ڕسمیکە بیکێشێ نالی نیەتی قووەتی مانی نیەتی قووەتی تەسویری برۆی تۆ کاکە مانیش ناتوانێت ئەو ڕەسامە مەشهورە ناتوانێت تەسویری برۆی تۆ بکە چونکە ئەوەی کە ڕۆحی لە بەرابێ و نەفەس بە توانێت ئەوەی نی ڕسمی بروی تۆ بکە مەبەستم مانی ڕەسامێکی مەشهور بۆ لەو سەردەمە چۆن ئەم کابرایە چه موسەقافێ بواگەرەوە بوو لەلایەکی تریشەوە مەولانە خالێت کە ئەویش لە بنچینەدا جافی مکایەڵیە و خوێندنی لە سلێمانی تەواو کرد دوای ئەوە کە پێگەیشت هەستا چوو بۆ دەهلی لە هەندستان بۆ خزمەت سوڵتان عەبدوڵای دەهلەوی و لە سەردەستی ئەو ئیجازەی وەرگرت و گەڕایەوە دواتریش دەستی کرد بە بڵاوکردنەوەی ڕێڕەوی نەقشبەندی نەک هەر لە کوردستاندا بکرە لە هەموو لایەکەوە موریدی پەیدا کرد و ڕوویان تێدەکرد تاوەکو ناکۆکیش کەوتە بینی ئەو شێخ مارفی نۆدێوە بە جۆرێک کە ئەم ناکۆکیە پەرەی سند ناچار مەولانە خالید نەک هەر سلێمانی بەڵکو و عێراقیشی بەجێ هێشت و ڕۆشت تا لە شام گیرسایەوە دوای بینێک شێخ مارف عوزرخوایی بۆ دەهێنێتەوە بەهۆی ئەم دوو پیاوە ئاینێ و وەچە و خەلیفەکانیانەوە و شارەکەش ڕووی لە گەشانەوە و فراوانی کرد. پیرەمێرد لە شعرێکداڵێ بەیانی بوو لە خەو هەستام کەڕوانیم بە فرەباریوە سلەیمانی ئەڵەی بەڵقیسە تارای زیوی پۆشیوە دەمێک بوو چاوەڕێی بەفرێکی وا بووم موژدەبێ باری
سرم بەفرە و کەچی هێشتا شەڕە تۆپەڵمە بۆ یاری لە بیرمە شێرە بەفرینەم ئەکرد سواری ئەبووم بێزین نسێ بوو جێگەکەی ئەیبەست ئەمما تاک و دەمی هاوین بە بەرگی سپیەوە چەند شۆخە شاخی گۆیژە بیبینە لە ڕەنگی ئاسمان دولبەرترە ئەو سپیە ئەم شینە ئەڵێن بەرگی فریشتەی ئاسمانیش سپیە وەک بەفرە فریشتەی ئێمە باڵایە بەڵام ئاخ بۆچە ئەخۆین تەفرە هەموو پێچکە کلوری بەفرێک فریشتەی خوای لەگەڵدایە فریشتە کەوتە ناومان بۆیەوە ئاشوو بوو هەڵایە ئەوە ساماڵی کرد ڕۆژ کەوتە سەر شاخی گڵەزەردە بەسەر ئەو بەفرەدا تیشکی هەتا و ئەڵماسی خوا کردە بەسەر گۆنای سپیدا خشلی زێڕینە بریسکەی دێ پەری سەرکێوی قافیش هێندە پرچی زەردی خۆی لێدێ لەسەر سەربان بەفر توێژاڵی بەست وێنەی چووڕی شێرە قەتاری سەر لە قوپۆپی درەختان چەند دڵگیرە چلوورەی گوێسوانە پڵپڵەی زیوی کچە کووردە سەهۆڵ ئاوێنەیە لێکدانەوەی ئەم دووشتە وردە کە پیرێژن سەر و پۆیلەی بەشینی چلەتێک ئاڵا بەهاریەت داری پیر ئەژێتەوە دێتە قەد و باڵا